داوا دەکرێت مردوو لە گۆڕستانی کەلاری کۆن بە خاک نەسپێردرێت و بە قەزابوونی ناحیەی گوڵاڵەش کێشە و بایکۆتی لێکەوتەوە. سڵاتان لەبێت. ئەمڕۆ چوارشەممە دەنگۆی زۆر هەبوو بە درۆن هێرشکراوەتە سەر کەمپێکی کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنووری قەزای بەحرکە، بەڵام 1964 بە دوواداچوونی کرد و دەنگۆکە ڕاست نەبوو. پامنەری 1964 سەردانی سنووری دوو کەمپی لە قەزای بەحرکە و گوندەکانی دەوروبەری کرد، بەڵام ئەوەی دەستکەوت ئەوەیە هیچ هێرشێک نەبوو، تەنیا دەنگێکی گەورە لە پشت قەزای بەحرکە بیستراوە و وەڵامیش بۆ ئەو دەنگە هەبووە. هەر بۆ ئەمە بەستەش هێزە ئەمنیەکانی هەولێر بە تایبەتی ئاسایشی هەولێر لەم بارەیەوە بە 1964یان ڕاگەیاند. هیچ هێرشێکی درۆنی ڕووی نەداوە و ئەوەی باس دەکرێت ڕاست نییە و تەنیا دەنگۆی ناو سۆشیال میدیایە. لە ماوەیەدا لەگەڵ گەرمبوونی ململانی نێوان ئەمریکا و ئێران هەندێک جموجوڵ و دەنگۆی جۆراوجۆر لە ناو کوردستان هەستی پێدەکرێت، بەڵام هێشتا هیچی ڕوون نین. هەفتەی ڕابردووش ئۆتۆمبیلێک لە نزیک پیرەمەگرون تەقیەوە کە دوو ئەندامی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی تێدا بوو، هەرچەندە ئەوەش پشتڕاست نەکراوەتەوە ئۆتۆمبیلەکە چۆن تەقیوەتەوە. کێشەی خاک و ناسنامە و دیاریکردنی سنووری ناوچەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق بەردەوامە و بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 2017 کێشەکان زۆرتر بوون. نوێترین کێشە ئەوە تا لە سنووری خانەقینە و وەزارەتی پلاندانانی عێراق بڕیاری داوە ناحیەی گوڵاڵە بکات بە قەزا. ئەم بابەتە کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە و جەواد فەیزوڵڵا قەیمقامی قەزای خانەقین بە 1964 وت داوامان لە ئەنجومەنی پارێزگای دیالە و وەزارەتی پلاندانانی عێراق کردووە بڕیاری بە قەزابوونی گوڵاڵە ڕابگرن، چونکە نایاساییە. ناحیەی کۆسک کە سەر بە ئیدارەی گەرمیانە واتە سەر بە هەرێمە، کەچی ئێستا بەشێکی گوازراوەتەوە سەر قەزای گوڵاڵە کە ئەو ناوچەیە جێناکۆکە. ئیدارەی خانەقین دەڵێت ئەوە هەر ڕێی تێناچێت. هەر بەرامبەر ئەم بڕیارە ئەمڕۆ هاوڵاتیان و کاسبکارانی خانەقین دوکان و بازاڕیان داخست و ئەوان دەڵێن بەو بڕیارە خانەقین وەک تاکە قەزا بەتەنیا ماوەتەوە. جگە لە کاسبکاران و دوکانداران فەرمانگە حکوومەکانی خانەقینیش مانگرتنی گشتیان ڕاگەیاند. گوڵاڵە کە جەلەولاشی پێدەوترێت لە ڕووی ئیداریەوە ناحەیەکی سەر بە قەزای خانەقین بوو، یەکێک بوو لەو ناوچانەی مادەی 140 دەستور دەیگرتەوە و چارەنووسی لە نێوان هەرێم و عێراقدا بە نادیاری ماوەتەوە. هەرچەندە لە دوای 2014ەوە کارەکانی نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر دەستی پێکردووە، بەڵام ئێستا پرۆسێکی ورتر و پلانسازی بۆ دووبارە بژانەوەی پیرەقەڵاتی هەولێر دەستی پێکردووە و ڕەنگە 4 ساڵی دیکەش بخایەنێ. یونسکۆ و حکوومەتی خۆجەیی پلانێکی هاوبەشیان هەیە بە هاوکاری کارگروپ کە سەردەمی زەڕینی قەڵا دەست پێ بکەن. ئەمە بە قسەی یادگار ئەرگوشی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای نۆژەنکردنەوەی قەڵا دکتۆر یادگار بۆ 1964 دەڵێ پرۆسەکە زۆر وردە، بۆ هەر خانوویەک جۆرە مادەیەکەیە کە لە کەربەلا دەیهێنین، هەمکاری دەوێت و هەم وردە، هەم قەبارەی ماڵەکان و دیکۆرەکانیش جیاوازن. دەشڵێت ئەگەر قەڵا سەر پێ بخرێت جگە لە بژانەوەی کافێ و هۆتێل و ڕێستۆران تێیدا دروست دەکرێت، حکوومەتیش بەرنامەی وایە 50 ماڵ لەوێ جێبکاتەوە و قەڵا ژیانی بۆ بگەڕێتەوە. قەڵای هەولێر یەکێکە لە پێگە شارستانەکان و بەرچاوەکانی هەولێر کە خاوەنی شێوازێکی تەلارسازی و بیناسازی گرنگە، بە درێژایی 6000 ساڵ زیاتر تا ئەمڕۆ ژیانی تێدا بەردەوامە. لە کوردستان گۆڕستان و ناشتنی مردوو کێشەی خۆی هەیە، بە تایبەتی لە هەندێک ناوچەدا. ئەوە تا داوا دەکرێت هاوڵاتیان چیتر مردووەکانیان لە گۆڕستانی کەلاری کۆن نەنێژن، چونکە جێگانەماوە و سەری ڕێگاکە هەمووی گۆڕە و هەڵکەندراوە. گۆڕستانی کەلاری کۆن لە ناو شارە و بەشێکی زۆری هاوڵاتیان مردووەکانیان لەوێ دەنێژن، بۆیە شوێن نەماوە. هەرچەندە ڕووبەری گۆڕستانەکە نزیکەی 23 دۆنم زەویە. سەلام عوسمان سەرۆکی شارەوانی کەلار بە وەکالەت بە 1964 وت ناتوانین هیچ ڕێکارێک بگرینە بەر بۆ ڕێگریکردن لەو خەڵکە مردووەکانیان لەو گۆڕستانە نەنێژن، چونکە کارەکە پێویستی بە مۆڵەتی شارەوانی نییە تا ڕێگەیان پێنەدەین. خەڵکەیە لەبەر ئەوەی کەس و کاریان لەو گۆڕستانەیە کاتێک کەسێکی دیکەیان دەمرێت دەیانەوێ هەر لەوێ بینێژن. سەرۆکی شارەوانی کەلار دەڵێت هاوڵاتیان دەتوانن لە بری گۆڕستانی کەلاری کۆن مردووەکانیان لە گۆڕستانی بەرلود یاخود شێخ عەبدوڕەحمان و گۆڕستانی بەرامبەر قەزای ڕزگاری بنێژن.
بەڵە بەرەزان سەنشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم ئەویش ئەوەیە کە دەبینی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا شەوانە لە هەندێک جێگا بازار دەکرێتەوە لە یەکێک لە شوێنەکان دوێنە شەو بازارێکی خۆماڵی کراوەتەوە بازاری ماجدی مۆڵکە لە ناو بازارەکە وەک پارێزگاری هەولێر باز دەکات ئەموو کارە دەستیەکانن خواردنی خۆماڵیە قماش فرۆشتنە ئەو شتانی کە بەدەست دروست دەکرێت ئەوانەی تێدا دەفرۆشرێت و ئەوان دەڵێن ئێمە مەبەستمان لەوەیە کە هەلی کار بۆ خەڵکی زیاتر بڕاخسێنە هەتاکو بتوانن کارەکانیان بهێنە دەرەوە و بتوانن بژێوی ژیانیان دابین بکەن ئەمە لە کاتێکایە کە لە هەر لە ناو هەولێرا فیستیڤالێک هەیە لە پارکی پێشمەرگە و فیستیڤالێکیش لە بەردەم قەڵای هەولێر و لە بەردەم چایخانەی مەچکۆ شەوانە بەڕێواچێ بۆی هاوڵاتیان سەردانی بکەن و خاوەنکارەکانیش پێداویستیەکانیان و یاخود بڵێن کەلوپەلەکانیان بهێنە بازاڕ و لەوێ ساغی بکەنەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.